دیارەکانی هەفتەی 21 خولی نایابی کوردستان و لە شارۆچکەی پیرمام یانەی پێشمەرگەی هەولێر میوانداری یانەی زاخۆی کرد. یاریزانی پێشمەرگەی هەولێر بە هەموو شێوەیەک هەوڵی سەرکەوتنیان دەدا لەم یاریەدا. هێرشەکانیان بەڵگەی ئەوە بوون بەڵام بێت گۆڵکردن هێرشەڵگەڕاوەکانی زاخۆ پڕمەترسی بوون، نیوەی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی پێهات. لە نیوەی دووەمی یاریەکە یاریزانی پێشمەرگەی هەولێر دووبارە پاڵەبەستۆیان خستەوە سەر گۆڵی زاخۆ بەمەبەستی ئەوەی کە بە گۆڵ بگەن. کەشوو هەوا تا دەهات بارەناویتر و سارتر دەبوو. زاخۆش تا لە کۆتایی یاریەکە نزیک دەبەوە بەرگری زیاتری دەکرد. سەمیر بابووی ڕایەنەر مەبەستی دۆزینەوەی چارەسەر ئاکام هاشمی خستە نێو یاریگا و یاریزانێکی زاخۆش بەکار دیفرکرایە دەرەوە. ئەمەوای کرد پێشمەرگەی هەولێر لە یاریگە لە ڕێگەی ئاکامەوە بە گۆڵێک سەرکەوتن بگەن و لە خولەکی دووەمی کاتی زیادکرا و یاریەکە بە سوودی خۆیان تەواو بکەن. ئەو شێوەیەش پێشمەرگەی هەولێر خاڵەکانی گەیاندە 40 خاڵ و جیاوازەکەی لەگەڵ ئاراراتی هاو شارۆچکەی کردە 4 خاڵ. زاخۆش لە پلەی دەیەمدایە بە 23 خاڵ. دوای یاریەکەش پشێوی کەوتە نێوان یاریزانی هەردوویانە بەڵام زوو کۆنتڕۆڵ کرا. پیرۆزبایی لە گزلاعیبەکان دەکەم لە دەستەی کاژێر و دەڕی بوو. ئینشاڵڵا ئەو سێ خاڵە زۆر گرنگ بووەمە. ئینشاڵڵا گەمەدا بێ سەرکەوتوو دەبین، سێ خاڵ گرنگ بەدەستدەین. هەستێک خۆش بەڕاستی بە ماندیبوونی هەمووان بوو. ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن هەموو پیرۆزە لامان. لەخوا بە زیاد بێت ئەلحەمدولیلا توانیمان و یاریە لە بەرژەوەندی خۆمان کۆتابین بە تایبەتر پاش سەرفکردنی جۆ دەچی زۆر یعنی هەرچەندە گۆڵەکە تاخیرات بەڵام دەکرات زووتر گۆڵمان تۆمار کردوە. بەس یەک شت کە زۆر دڵخۆش بووم تەرکیزی یاریزانەکان هەتا ئاخیر دەقا بابرێن تەرکیزیان دەکرد چۆن گۆڵ بکەن هەرچەندە زاخۆ دەیویست بە بەرنامەوەی بابرێن وەهەمی ئەعسابی لاعبیان تەرکیزی لاعب بە بەڵام تەرکیزی یاریزانەکان نەچوو دووش ڕوحیەتی یاریزان من هەستم دەکرد هەتا ئاخیر دەقەش هەردیان تەسمیل نەبوون بۆ ئەوەی گۆڵ تۆمار بکەن.